جاران دەوترا هەر کاریەگرانە بە هەرەوەزی ئاسانە. ئێستا گەرچی لە شارەکان هەرەوەزی و کاری بە کۆمەڵ کاڵ بۆتەوە، بەڵام لادیەکانی کوردستان هێشتا نەریتی کۆنیان تێدا ماوە. کاتژمێر 6 بەیانیە. لە کاتێکدا دانیشتوانی شارەکان نووسون، بەڵام گوندنشینان سەرقاڵی هاوکاریکردنی یەکتری و برینەکردنی ئاژەڵەکانیانن. کە ئەم خەڵکە ماڵیان ئاوا بێ هەمی هاتێ وەکو هاوکاری بۆ برینە بۆ ئێمە، کەشی بەکری و بە پارە ناتووە، هەمی هاوکاریە. ئەخوا ئازابی زۆرە حیوان، ئەزیەتی زۆرە، بڵێ کاسپێکی حەڵاڵە و کاسپێکی پاک و پختەیە، بەس ئەزیەتی زۆرە. بڕینەوەی ئاژەڵ پیاوانی گوندی ماندوو کردووە. خاوەن ماڵیش دەیەوێت بەداوەتکردن و سەربڕینی دوومەڕ بۆیان پاداشتی ماندووبوونەکەیان بداتەوە. ژنانیش هەرچەندە ژیانی لادێیان بەلاوە زەحمەتە، بەڵام لە دۆخەکە ڕازین و سەرقاڵی کاری ماڵەوە و ئامادەکردنی خوانی نیوەڕۆن. ئیتر خوا بەزیان نانە و چایە و حەوشە و حیواندەکردن و ئەمانەیە ژیانی لادێتی ئانە بەخوارەوەت. گەرچی ژیانی لادێ و بەخێوکردنی مەڕووماڵات کارێکی زەحمەتە، بەڵام گوندنشینان دڵخۆشن بە کارەکەیان. ئەوەی ئەوانی نیگەران کردووە تەنها ئەوەیە کە بەرهەمەکانیان لە ئاست ماندووبوونەکەیان نییە. ژیانی لادێ ئاوەهایە، زۆر گرانە. سەیرەکەیت ئەم هەموو عەزیەتە، ئەم مەڕدارێ ئەیکەیت، دوایی بەرخەکەشی ئەو پارە ناکە کە ئەو ناڕەحەتیە و بە دەربکە. سەیرەکەی لە ئێران و حیوان تێ، لە سووریا و حیوان تێ، هەر حیوانەکەی ئەوان پێگەی نەگەی خۆمان ئەو قیمەتەی جاران ناکە. سە بۆ نمونە مانگە بەلەی ساکێ بەرخ بان دەوری 6,000 کرد، ئیسا هاتەتە 4,000 بۆ خاوەن حیوانەکە دەری نایەرێ. نەبوونی کارگە و ئاوەڕنەدانەوەی حکوومەت لە گوندەکان وای کردووە گوندنشینان بەشێک لە بەرهەمەکانیان بۆ ساغ نەبێتەوە. ئەم زلامانە تۆی بینی برینەکەن لەم شوێنایە، ئەمە دوای ئەمە تێمەکینەیە بێرین، ئەو خوریا وای لاتە، ئەو بازارە وای لاتە، بەڕوو بەرهەمەکەی نەماوە، ئیسفادەی نییە. تێ دوای ئەوە ئەو کرێکارانە ئەو زەلامانە کە ئەو بێ برینە ئەکەن، دوای ئەو ساشتێ مەکینەیە بێرین، ئەو خورێ جاران ئەما فرۆش جووتی بە 90 دینار، 90 دیناری سووسری، ئیسە تێ بیخێنە ناو مەکینەوە عەرەبانەیەک و بچین دووریش فڕێدەین. ئەگەرەکو ناو ئەرجێکی پیاوەگە و پیاوا بێ، ێژە وەڵای کاکە تۆ ژینگەکەی من پیس کردووە. جا ئەمە دەورێکی دنیاییە، ئەمە دەورێکە کە ئیتر ئاوا تێت و ئەڕوات. هەرچەندە ژیانی لادێ زەحمەتە و بەرووبوومی گوندنشینان لە ئاست ماندووبوونیان نییە، بەڵام لە کۆتاییدا ژیانی لادێ بۆ ئەوان لە سەرووی هەموو شتێکەوەیە. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان. کەو بەچکەکە و دایان بەڕێچکە دەنگی کەو خۆشتر غەبیر لێ دەنگی بەچکەکیان لێ دەنگی بەچ